کۆمپانیای پلاسکلین لە خەسخانەی شەیشەگۆت داوامەکەین ماوەی حەو مانگە پارەمان وەرنەگرتووە دەرگان نەماوە لێی نەدەین یعنی شوێن نەماوە نەچین ئەوەی شوێن و تاقیمان کردوێتەوە ئەوەی شوێن بێ ڕۆشتوین لێ تێمانایە بێوەژنە ئیسا حالێن کرێکاری لێ لێ من خۆمەکوژم ئەیسا حالێن کرێکاری لێ من خۆمەکوژم بە چاودێری مراقیبەکەمان بە چاودێری مراقیبەکەمان کە دڵناواییە داتۆ لێ بە قوربان پەلەمەکە تەحامولکە وانە وەزع باشەوێ و ئیشەڵا باشەوێ ئەڵێ حالێن خۆمەکوژم سەرەتانێتی هەموو مانگێ 300,000ەوە بۆ خەسانەی ئەنوەر شێخە گەنجێکە 20 ساڵە 25 ساڵە دییان لە باخەلیان نییە کابرای مۆلیدە هاتوۆتە سەر داوای 35,000ەکە تۆ 265,000 ئەقە 265,000 بیدەیتە مۆلیدە بیدەی بە کارەبا بیدەی بە ئاو بیدەی بە مناڵ بیدەی بە مریژک بیدەی بە گۆشت ماقولە 1,200,000 بەس بۆ کارەبەی بۆ کاربات 1,200,000 باشە ئەی باشە 1,200,000 من بە 265,000 بیدەم 265,000 ماقولە حەو مانگ دیناری وەرنەگریت ژمارەمان 29 کەسە هیچ کەسی لێمان ناپرسیە هەتیوم ها بەسەرەوە بێوەژنم 250,000 چییە ئێمە بەشمان ناکات ناماندنی ئمە حەودانە مانگە ناماندنی ئەرەوەڵە بایکۆتمان کردی لەو ڕۆژی پێنجشەمەوە بەنیازیەوە پارەم و چەمانە بۆ دابینکەن و بۆمان بێنن و ئێمەش مناڵەکانمیان پێ خۆکەین و دانیشین نەوەڵا کەس ناتوە هیچ کەس ناتوە هۆکارەکەی ترەڵێن پارەمان نادنێ لەلای حکوومەتەوەی تر ناسەر وڵای ئێمەی تر ناچینە سەردەوامەتا و چەمانە دەنی نەوەڵە